والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين. دیاری کرد سنوورەکەی دیاری کرد فەرمووی دەرگای چوونە دەرەوە بۆ بەتاڵکردنەوەی شەهوەتی خۆت تەنها لە حەڵاڵی خۆتایە کە بەرامبەرتە خێزانەیان کەنیزەکە، بەڵام کەسێک دەستی برد بۆ پشت ئەمانە یاخود لە دوای ئەمەوە ویستی خۆی بەتاڵ کاتەوە فەئولائیکە هم العادون. یعنی چی؟ یعنی یەک دەروازەت هەیە، هیچی تر باشە بۆ باسیشی تر ناکە. مەفروض و تۆزێ تەفسیلی پێ باید تا تێبگەین، پێویست بە تەفسیل ناکە چکە ئەفەرمێت تەنها ئەم دوو دەرگایە حەڵاڵی خۆت بن، کەنیزەک و خێزانی خۆت لە غەیری ئەم دوو شتە، پەنابەری بۆ هەر شتێکی تر، دەستبەری بۆ هەر شتێکی تر، بە وروژانی ئارەزووەکانت حرامە. فول ستۆپ. ئەم بابەتە گەنجەکان بە تایبەتی زۆر پرسیاری لێوە ئەکەن. سەیری قورئان کە چەند بە ئەدەبەوە باسی ئەمە ئەکات پێشمانەگەیەنێ جوابی پرسیاریش ناهێڵێتەوە کە نەیدابێتەوە، بۆیە زۆر بە ئاسانی حاڵیمانەکە بۆ چونکە ئەمە بۆ ئەمڕۆ وایە بەیانی سەد وەسیلەی تر بۆ فەساد و بۆ خراپە و بۆ جنس بەکارێت کە ئیساکەنە عەقڵی ئینسان پێی پێ نابان. تۆزانی لە وڵاتێکی وەکو بەریتانیا و ئەڵمانیایە جنس ئەمڕۆ بە شێوەیەکی ڕەهایە، تۆزانی لە هۆڵەندا ئافرەتێک لە تەشوشەوە، تۆ ئەزانی لە ئەڵمانیا ئافرەتی دۆڵپەیە. بواتە چی؟ واتە ئافرەتێکە بوو کەشوشەیە لە سین بۆی دروستێکات و ئەیهێنێت و دایەنێت و پیاوەکە ئەچێ لەوێ لەگەڵ بوو کەشوشەیەکە ڕابێرێ. تۆزانیت هەندێ جیهاز پەیا بووە، ئەمە جیهازی پیاوەتیە، ئەمە جیهازی ژنێتیە. ئەچێ ئەو کەسانەی کە حەزیان ناکەن زەواجکەن و هاوسەرگیری بکەن ئەیکڕن و خۆیانی پێ بەتاڵەکەنەوە، ئارەزوەکانی خۆیانی پێدا ئەمرکێننەوە. لەوانەیە دوو ڕۆژی تر هەر مۆبایڵەکەی دەستت ئارەزوەکانت تێرکا بەبێ ئەوەی کە سەیری ڕسم و فلیمیشکەیت. هەر بەو شێوەیە لەوانەیە سەعاتەکەی دەستت بێ، لەوانەیە سیوچەکەی مۆبایڵ و کۆنتڕۆڵی سیارەکەت بێ، نازانی بۆ مستەقبەل چی ڕوەدا. بۆیە خوای گەورە دەرگای لەسەر هەموو ئەمانە بەستووە، فەرمێ غەیری ئەمە دەستێ برد بۆ هەر شتێکی تر حرامە. بۆیە لە کوردەواری خۆمانە پێوترێ چی؟ پێوترێ داوێن دوێنێ چی بوو؟ داوێن پاک بوو. ئەمڕۆ چییە؟ داوێن پیس. هەر چییە غەیری دەستی برد بۆ غەیری ئەمە داوێن پیس.